سڵاوی گەرمی خۆم و هاوکارانم پێشکەش بە وینەرانی ئازیز لە هەر شوێکەن هیوادارم کە ساغ و سلامەت بن و بینێری بەرنامەی ئەم جارەی تەوارەکە من تەوەری ئەم جارەی بەرنامەکەشمان تەرخان کردو بە مانگی ڕەزبەر و منداڵانی بێبەش لە خوێندن بە تایبەتی کچان لە ئێران بەگشتی و لە کوردستان بە تایبەتی هیوادارم کە تا کۆتایی بەرنامەکە هاوڕێمە من هە لێرەدا وەک نەریتی بەرنامەکە سەرەتا سرنجتان ڕادەکێشم بۆ راپۆرتی هاوکارم و دواتر دەگەڕێنەوە بۆ لاتان و باقی بەرنامەکەمان. هەتا ئێستا ئامارێکی فەرمی لە قوتابیانی دەسەڵگرت و لە خوێندن یان بێبەری کراو لە خوێندن لەلایەن وەزارەتی پەروەردە بڵاو نەکراوەتەوە، بەڵام کارناسانی بواری پەروەردە ڕێژەی قوتابیانیان بە 1/4 قوتابیانی وڵاتی ئێران ئەژمار کردووە کە لەم نێوانەدا ڕێژەی دەسەڵگرتنی کچان لە خوێندن لە کوڕان زۆر زیاترە. تەنها لە پارێزگای کرماشان و کوردستان 10,000 منداڵی تەمەن 6 تا 13 ساڵ لە ساڵی 92 بۆ 93دا لە خوێندن بەجێ ماون کە زۆربەیان کچن. بە پێی دوایین راپۆرتەکان قوتابخانەی ناوەندی کوڕانە و کچانەی گوندی گڵێنی سەر بە ناوچەی ژاوڕێستنە هەڵوەشێنراوەتەوە کە بەو هۆیەوە زۆربەی قوتابیان و بەتایبەت کچان بە ناچاری دەستیان لە خوێندن هەڵگرتووە. بەوتەی کارناسانی بواری پەروەردە نەبوونی ئیمکاناتی خوێندن بە هۆکارە سەرەکیەکانی دەسەڵگرتنی قوتابیانی کورد لە خوێندن لە قەڵام دەدرێت کە زۆربیان خەڵکی گوندەکانن کە کیلومترها لە شار دوورن. لەلایەکی دیکەوە بارودۆخی خراپی ئابووری شارۆمەندانی ئێرانی 60% منداڵانی ناچار کردو تا بۆ بژێوی ژیانیان کار بکەن و ئەوە لە کاتێکدایەکە بەپێی یاساکانی نێونەتەوەیی منداڵانی خوارەوەی تەمەن 18 ساڵ نابێت کاریان پێ بکرێت. بەپێی قسەی شارەزایان کاری منداڵان لە شەقامەکان و شوێنە نائەمنەکان بۆتە هۆی توشبوونی ژمارێکی بەرچاوی ئەو منداڵانە بە مادە هۆشبەرەکان و هەروەها تووشی چەندین گرفتی دیکەی کۆمەڵایەتی بوون و ئەو گرفتانش لە داهاتوودا ئەنجامی خراپی لەسەریان دەبێت. یەکێکی دیکە لە کێشەکانی قوتابخانە و دەست هەڵگرتنی منداڵان نەبوونی کەرەستەی گەرمایی ستاندارد لە نێو قوتابخانەکاندایە. لە ئێستادا و لە زۆربەی قوتابخانەی ناوچە پەراوێزخراوەکان بەتایبەت لە قۆناغەکانی سەرەتایی و ناوەندیدا بۆ گەرمکردنی پۆلەکان کەڵک لە کوورە یان چرای نەوتی وەردەگرن کە لە ساڵی 76 هەتاویەوە زیاتر لە 50 قوتابی بەهۆی گڕگرتنی کوورە نەوتیەکانەوە سووتان و لە قوتابخانەکاندا گیانیان لەدەستاوە و ژمارەیەکی دیکەش کەمەندان بوون کە سووتانی کچە قوتابیانی شیناوی پیرانشار نوێترین حاڵەتی سووتانی قوتابیان لە قوتابخانەکاندایە. ساڵی نوێی خوێندن لە کاتێکدا دەستی پێکردووە 50% قوتابخانەکانی ئێران لە قوڕ و خشت دروستکراون و زۆر بەشیان خەریکن بە تەواوەتی دەڕوخێن کە بەرپرسانی حکوومەتی و بەرپرسانی پەروەردە و ڕاهێنان تا ئێستا هیچ هەنگاوێکان لەم بارەوە هەڵ نەهێناوەتەوە. مادەی 3 یاسای بنەڕەتی حکوومەتی ئیسلامی ئێران دابینکردنی هەلومەرج و دۆخی شیاوی خوێندنی بۆ تەواوەتی ئاستەکانی تەمەن بە یەکێک لە 16 ئەرکەکەی دەوڵەت لە قەڵەم ئەدات. لە کاتێکدا بەردەوام پێداگری لەسەر ئەو مادە دەستوریە دەکرێت کە ئازەربایجانی ڕۆژاوا نزیک بە 250,000 کەسی نەخوێندەواری تێدایە. هەروەها پارێزگای سنا بە 295,000 کەسی نەخوێندەوارەوە بە دووهەمین پارێزگا دادەنرێت کە زۆرترین حەشیمەتی نەخوێندەواری لە ئاستی ئێراندا لەخۆ گرتووە. هاوکات پارێزگای کرماشانیش 105,000 کەسی نەخوێندەواری تێدایە و پارێزگای ئیلامیش بەڕادەی خراوەتە پاراوێزەوە کە وەکو پارێزگایەکی لەبیرکراو ناوی لێ دەبردرێت. سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 3 دەیە لە دەسەڵاتدارێتی حکوومەتی ئیسلامی ئێران هیچ کام لە دەوڵەتەکان نەیانتوانیوە ئەو مادە دەستوریە جێبەجێ بکەن و دەوڵەتی ڕۆحانیش بە دروشمی ساڵی نوێی خوێندن و بنبڕکردنی نەخوێندەواری بە پێشوازی ساڵی نوێی خوێندن چووە. لە حاڵێکدا ئەمساڵ دەرگای خوێندنگا و زانکۆکان بەڕووی قوتابیان و خوێندکاراندا کرایەوە کە هەلومەرجی کۆماری ئیسلامی لە چاو ساڵانی پێشوو گۆڕانێکی زۆری بەسەردا هاتۆ. قەیرانێک لە دوای یەکەکان هەموو بوارەکانی سیاسەت و کللتور و ئابووریان تەنیوەتەوە و وشارێکی لە ڕادەبەدەر کەوتۆتە سەر خەڵکی ئێران بگشتی و خەڵکی کوردستان بەتایبەتی. ئەمساڵ ژەکو هەموو ساڵێک مانگی ڕەزبەر هات و کاتی کرانەوەی قوتابخانەکان لە ئێران
ئەمساڵ لە حاڵێکدا ساڵی نوێ خوێندن دەستی پێکرد کە دۆخی ئابووری ئێران لە نزمترین ئاستی خۆیدایە و هەڵاوسانی ئابووری وەی کردو نرخی پێداویستەکانی خوێندن بەڕادەیەک بەرز بێتەوە کە چینی کەم داهات و هەژاری کۆمەڵگە تەنانەت نەتوانن پێداویستی خوێندن بۆ منداڵەکانیان دەستەبەرکەن و هەر بەپێی هامارەکان لە ساڵی 93 بۆ 94 نزیک بە 4 میلیۆن منداڵ لە ئێران بەهۆی نەبوونی دەرفەت و پێداویستی خوێندن نەچوونەتە قوتابخانەکان و 31% ئەو منداڵانە ناچار بوون بۆ بژێوی ژیانیان بچنە بازاڕە بێڕەحمەکانی کار کە لە مەترسی هەزاران کێشە و گرفتدان و بەبێ ئەوەی پشتیوانێکی ڕاستەقینیان ببێت. لە لایەکی دیکەوە و سەرڕای ئەمانەش منداڵانی کوردستان تا ئێستاکە نەیانتوانیوە بە زمانی دایکی خۆیان بخوێنن و پەروەردە بن. ئەمەش وای کردەوە کێشە بۆ شێوازی پەروەردەکردنی منداڵانی کوردستان ساز بێت و کار بکاتە سەر باری دەرونی و کەسایەتی و شوناسی نەتەوەییان و ئەمە خۆی یەکێکە لەو هۆکارانەی کە منداڵان دەست لە خوێندن هەڵبگرن. ئێستا با لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئێران لە چاو گەشەی پەروەردەی باڵا جێگەیەکی زۆری بەدەستێناوە بەڵام هاوکات دیاردەی دەست هەڵگرتن لە خوێندن کۆمەڵگای لەگەڵ کێشەگەلی زۆر جدی ڕوبەڕوو کردوێتەوە. لێکۆڵینەوە مەیدانەکان لە ئێران هۆکاری دواکەوتن و نەخوێندنی منداڵانیان بە هەژاری کێشەی ناوخۆی ناووەزارەتی پەروەردە و ڕوانینی نەریتی بنەماڵە بە قوتابخانە و پەروەردە نیشانداوە. لەلایەکی دیکەوە ئەو بنەماڵانە کە لە بواری ماڵەوە لاوازن بە ناچاری منداڵەکانی خۆیان نانێرن بۆ قوتابخانە و یان لە نێوان ناردنی منداڵانیان بۆ قوتابخانە بە ناچار منداڵەکانیان هەڵدەبژێرن کە بەداخەوە زۆر کات کچان دەبنە قوربانیان بڕیارە. هەروەها لە زۆربەی قوتابخانە شانە ڕۆژەکان لەگەڵ شوێنی نیشتەجێبوون مەودایەکی زۆر هەیە و بنەماڵەکان بۆ دابینکردنی هەزینەی هاتوچۆ هەزینەی قوتابخانەی شانە ڕۆژی و دابینکردنی ئەمنیەتی منداڵەکانیان بڕیار دەدەن کچەکانیان نەنێرن بۆ قوتابخانە و لە ماڵەوە بلای بنەماڵەکانیان بمێننەوە. ڕەنگە بتوانێت هەژاری و کەم داهاتی بنەماڵەکان لە باری ئابووریەوە وەکو یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بۆ نەخوێندنی منداڵان ناوی لێ ببردرێت. لەمبارەوە نێدا زاهێدان نووسێتی هەرچی لە قوتابخانە ستانداردەکانی پایتەخت بەرەو پارێزگاکانی باشووری ئێران دەچین لەگەڵ کەمبوودی هێزی پەروەردە کلاسە ستانداردەکان و پێویستەکانی سەرەتایی پەروەردە ڕوبەڕوو دەبینەوە. کێشەکانی ناوخۆیی وەزارەتی پەروەردە و نەبوونی پێداویستەکانی پێویست بەتایبەت لە ناوچە دوورکەوتووەکان و هەروەها گوندەکان و گوێنەدان بە کێشەی پەروەردەیی بنەماڵە کەم داهاتەکان و عاشیرەتەکان ئەو گروپە لە قوتابیانی تووشی کێشەی جدی کردو و ئەو گروپە لە کۆمەڵگا لە زۆربەی کاتەکاندا لە خوێندن بێبەش کراون. یەکێکی دیکە لە کێشەکان و بێبەشکردنی منداڵان لە خوێندن ڕوانینی نەرێنی بنەماڵەکان و لاوان بۆ قوتابخانە و پەروەردەیەکە لە بنەماڵە سونەتەکان یان چینی هەژاری کۆمەڵگا زیاتر دەبینرێت. زۆربەی کات بنەماڵەکان ڕوانینێکی ئەرێنیان واتە گونجاویان بۆ درێژەدانی خوێندنی منداڵەکانیان بەتایبەتیش کچەکانیان نییە. ئەم پرسە لە ناوچە دواکەوتەکان زۆرتر دەبێتە هۆی نەخوێندن و بێبەشبوونی کچان لە درێژەدان بە خوێندن. لەلایەکی دیکەشەوە زۆرێک لە قوتابیان بەهۆی کاری نیوەوەخت مانەوەی قوتابخانەکان لە ئاوایەکان بنەماڵەکانی ئیزنی ئەوە نادەن تەنانەت کچەکانیان تا کلاسی 5 سەرەتاییش تەواو بکەن و بە زۆرە ملی لە خوێندن بێبەشیان دەکەن. لەلایەکی دیکەوە ڕوانینی سونەتی دەبێتە هۆی زیادبوونی دەستهەڵگرتن لە خوێندن بەتایبەت لە ناو کچانیشدا. باوەڕ بەوەی کە کچان ئەبێ لە ناو ماڵدا لە پاڵ دایک بمێنەوە فێری منداڵداری کاروباری ئاشپەزی لە زۆرێک لە گوندەکانیش خەریکی ئاژەڵداری بن کە ئەمەش یەکێکی دیکەیە لە هۆکارەکانی ئەوەی کە کچان لە خوێندن بێبەش بکرێن. هەر لە پەیوەندی لەگەڵ تەوەری بەرنامەکە و توێژێکمان ئەنجامداوە لەگەڵ بەڕێز سەبری بەهمەنی چالێکی بواری مافەکانی ژنان. یەکەم پرسیاریشم لەوە ڕێزی ئەوەیە کە هۆکاری نەخوێندەواری منداڵان بەتایبەتی کچان چییە و تەمەنی منداڵانی نەخوێندەوار گەیشتوتە 9 ساڵ ئەمە چۆن نەبینن؟ دیارە مەسەلەی خوێنەواری یەکێک لەو بابەتانە بۆ هەیە کە
بەردەوام لەژێر چاودێری ڕووناکبیران و بیرجیاوازان و چالاکانی بۆ جیاوازەکانی کۆمەلگادا بۆ مەسلەیەکی گرنگ بۆ هەرکە لە ڕوانگەی خۆیە بە خوێندنەوەی بۆی کردووە کە بە بڕوای من جۆهەری هەرە گرنگی هەر هەمووی ئەو خوێندنەوانە دەوا خۆی کۆ دەکاتەوە کە ئاست و ڕادەی خوێنەواری و تێگەیشتووی هەر کۆمەلگای هەنگاوێکی سەرەکیە بۆ پێشکەوتنیەوە کۆمەلگایە بۆ وەڵامی پرسیاری ئێوە بە کۆنکرێتی من پێم وایە ئەگەر لە ساڵانی ڕابردووە هۆکاری کولتوری و دواکەوتوی کۆمەلگا هۆکارێکی هەرسەرەکی بوو بۆ نەخێنەواری مناڵان و بە تایبەت بۆ کچان کە لەو سەردەمانەدا تەنانەت بە عیبە دەزانرا کە کچ لە مەکتەب بخێنێت یان بڕات بۆ مەدرسە و تەنانەت زۆر جاری ڕۆشتن بۆ خوێندن بۆ ئەوی گیان لە دەستانی ژنان و کچان و پێما بە هەنگاوێکی هەرە گرنگی بزوتنەوەی ژنان لەو مەقتەعا هەوڵدان بوو بۆ ئەوەی کە ژنان و کچان بتوانن بڕمە خوێندن و ئاستی خوێنەواری خۆیان بەرز بکەنەوە بەڵام لە ئێستادا من پێما بێ هۆکاری زۆر گرنگتر مەسلەی ئابووری و بواری ئابووری بنەماڵەکانەکە هەزینەی گرانی خوێندن ئەویش لە بارودۆخێکدا کە بۆ چینی هەژار و کەم داهاتی کۆمەلگا تەنانەت دابینکردنی بژیوی ژیانی ڕۆژانە قورسا ڕەنگە یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکان و هۆکاری یەکەم لە نەخێنەواریە مەسلەی ئابووری بێت و بەڵگەشت بۆ ئەوە کە ئێستا پێما بێ ڕێگیری کولتوریەکان کەمتر بووەتەوە بەشداری زیاتر لە 64% کچانە لە زانکۆکانی ئێرانە بۆیە لێرەدا یەکەم پێما بێ ڕێگریە سەرەکیەکە دروستە بێت بۆ خوێندنی کچان و تەنانەت کوڕانیش لەبەر ئەوەی کە ناچار دەبن بۆ یارمەتیدانی باری ئابووری بنەماڵەکانیان واز بخێندن دەرنیان واردی بازاڕی کار بن و ئەگەر بنەماڵەکانیش دەتوانیاندا بێت خەزینەیەکی زۆر کەم دابین بکەن بۆ خوێندنی مناڵەکانیان لەوانەیە ئەولەویەت بدەن بە خوێندنی کوڕان تاکچانی بنەماڵە و ئەویش بەشێکی دەڕێتەوە بۆ مەسلەی بازاڕی کارکە لە ئێستادا بازاڕی کار زیاتر بۆ پیاوان ئاوەڵایە تا بۆ ژنان لە هەر ئاستێکی کۆمەڵگادا بنیان لە هەڕادێکی خوێنەواریات بۆیە شیکردنەوەی تێروتەسەلی هۆکاری نەخێنەواری لە ڕابردوو لە ئێستا ئێرانە من پێم وا بێ کات و مەجالێکی زۆر زیاتری ئەوێت ڕەنگە لە بەرنامێکی زۆر کورتان نەگونجێ بەڵام من لە ئێستادا باری ئابووری بە هۆکاری هەرە سەرەکی ئەزانم لە مەسلەی نەخێنەواری یان بە سەڵگرتنی مناڵان لە خوێندندا و لە پلەی دوومە ڕەنگە مەسلەی کولتوری کاریگەری بە دڵنیاییەوە نەخێنەواری مناڵان کە ساڵ بە ساڵاسی تەمەنیاندا دەبەزێت و ڕەنگە ئەو تەمەنی 9 ساڵێکەوە ئاماژەیە کەکەن زۆر لە بەش کەمتر بێت بە زۆر بن ئەو منداڵانەی کە تەنانەت نەتوانن ساڵی یەکەم و دومی خوێندنی شتێپەر بکەن بە دڵنیاییەوە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لە پەروەردەبوونی منداڵ وەکوونەوەی داهاتووی کۆمەلگا بە بەڕێوەبەران و داهێنەرانی ئەو کۆمەلگایە هەروەها ڕێژەیەکی بەرچاو لەو مناڵانە کە ناڕۆن بۆ خوێندن ناڕۆن بۆ مەدرسە ڕاستەوخۆ ئەو مناڵانە ئەچنە بازاڕی کارەوە و لەوێ کە تووشی دەیان خەسار و گرفتی کۆمەڵایەتی ئەبن کە لە ئێستادا لە بارودۆخی ئێستا کە یاسایکی ڕوون و کارتێکراو نییە بۆ بازاڕی کار مناڵانی کار زیاتر لە هەموو چینەکانی کە هەم لە ناو بازاڕی کارە بەدڵنیایەوە دەچۆسێنەوە. دوایین پرسیاریشم بەڕێزیەوەی کە بەرپرسانی حکوومەتی و سیستمی پەروەردە چ کاریگەریەکان هەیە لە دەسەڵگرتنی منداڵان لە خوێندن؟ بەدڵنیاییەوە لە هەر کۆمەڵگەیەکدا بەرپرسان و بەڕێبەرانی ئەو کۆمەڵگایەوەتە دەسەڵات ئەرکی سەرەکیان لەسەرشانە بڕاستەوە خۆ پەیوەندی بەوانەوە سیاسەتە کەلانەکانی ئابووری و کۆمەڵایەتی دەسەڵاتەوە هەیە. بەداخەوە لە ئێران حکوومەتی کۆماری ئیسلامی کەمترین بایەخی بە مەسەلەی خوێندن و سیستمی پەروەردە لە ئێرانداوە بۆیە بە بڕوای من سیستمی پەروەردە لە ئێران پێویستی بە پێداچوونەوەیکی بناڕەتی هەیە سیستمێکە لە ئێستادا خاڵە سەرەکیەکەی هەڵاواردنی جنسیەوە تەرویج و گەشەدانی ئەو هەڵاواردنە هەروەها مەسلەی باری ئابووری کە هیچ ئاسانکاریک بۆ خوێندنی ئەو مناڵانە نەکراوە کە لانی کەم دەبوو تا ئاستێک خوێندن خۆڕایی بێت بەڵام تەنیا بەناو خۆڕەیەوە بە قسەی خۆیان دەڵێن دەوڵەتیە ئەگەنە تاکە جیاوازیان پێمە بێت لە ئێستادا لەگەڵ مەدرسە و ئەو خوێندنگای خصوصیانە تەنیا ناوەکانیان بێت هەروەها پێما بە مەسلەیەکی ترەوەی کە مەدارس لە ئێرانە بافتی زۆر قەدیمی هەیە بە تایبەت ئەو ئۆستانانەی کە ئاستی ئابووریان لاوازە بێکاری و هەژاری زۆرە و زۆربەی بەداخەوە ئۆستانە شاگرێت ئەو ئۆستانانە ئەگرێتەوە کە نەتەوەکانی ئێرانی تیانیش لە جێن وەکو کوردستان و سیستان و بەلوچستان لە سەروی هەموویانەوەکە هەم لەباری کەیفیەتی مەدرسەکانەوە لە ئاستێکی زۆر ڕزمدایەوە هەم لەباری گرنگی و بایەخدانی خۆی دەسەڵات و دەوڵەتەوە بۆ مەدرسانەوە نمونەی تازیشمان مەدرسەی شیناوێ بوو لە کە لەوێ لە ئاگرکەوتنەوە لە مەدرسەکە چەندین کچی خوێندکار بوون بە قوربانی بۆیە پێما بێت دەسەڵات ڕۆڵی سەرەکی ئەگێڕێت و ئەوەی کە دەسەڵات لە ئێرانە لە ئێستادا بایەخی لە ڕابردوو
کردووە لە ئێستادا بایەخی نەداوە بە مەسەلەی خوێندن وە سیستمێکی پەروەردە لە ئێرانە جێکەوتووە کە جیلێکی پەروەردە بکات بە پێ ئەفکار و بە پێ ئەو بنەما فکریانەی کە خودی کۆماری ئیسلامی هەیەی وەلەوەی کە نەقشی منفی زیاتر بووە تا ئەوەی کە بتوانێت ئاستی ڕووناکبیری و ڕۆشنبیری کۆمەلگا گەشە پێ بکەم پێما بێ بارەمەندیەکەی زیاتر بووە و بایەخی نەداوە بە مەسەلەی خوێندن و پەیڕەویکردن لەو ئستانداردە جیهانیانەی کە لە ئەمڕۆدا لە دنیا پەیڕەوی لێ ئەکرێ بۆ مەسەلەی خوێندن بە هەڵ ئەدرێ بۆ بەرزبوونەوەی ئاستی خوێنەواری لە کۆمەلگا جیاوازەکانە بۆیە دەسەڵات ڕۆڵی سەرەکی ئەگەڕێت و ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لە ئێرانە ئەیبینین لەسەر مەسەلە و سیستمی پەروەردە لە ئێرانە ڕەنگە سیاسەتەکانی خودی کۆماری ئیسلامی بێت کە سیستمێکی باهەیە ئەبێت و جیلێکی باهەیە ئەبێت پەروەردە بکات کە ڕاستەخۆ بێتەوە لەسەر لەگەڵ ئەفکار و بنەما فکرەکانی خۆیان لە هەموو کۆمەلگاکانم پێما بێت ئەوەیە کە دەسەڵاتی بەڕێوەبەری و دەسەڵاتی یاسادانان لەو کۆمەلگانە بەرپرسیاری یەکەمن لە مەسەلەی سیستمی پەروەردەوە خوێندن و بەرزکردنەوەی ئاستی وشیاری لەو کۆمەلگانە. بێگومان سیاسەتی هەڵێکا بەدەستانی کۆماری ئیسلامی و سەرڕێیەکانی لە ئاستی نێودەوڵەتیدا خەڵکی کوردستانی خستۆتە هەلومەرجێکی دژوار و پڕ لە سەختی، بەڵام ئەزمونە مێژوویەکان و ورەی بەرز و ئیرادەی پۆڵایەنی خەڵکی کوردستان و وشیاری قوتابیان و خوێندکاران و پشتیوانی خەڵکی کوردستان دەرخەری ئەو ڕاستیەیە بنکە و ناوەندەکانی خوێندن سەرڕای هەموو گوشار و لەمپەڕێک دڕکێکن بۆ چاوی کۆماری ئیسلامی. بەڵە خۆشەویستان لە بەرنامەی ئەمجارشماندا ڕێز دەگرین لە یادی هەمیشە زیندوی هاوڕێ شەهید زارا دانشبەر سیمای خۆشەویستی کۆمەڵە، یادی بەرز و ڕێگای پڕەبوار بێت. بزوتنەوەی خەڵکی ئێران و نەتەوە جیاوازەکانی بۆ دەستەبەرکردنی مافەڕەوەکانی خەڵک لێوە و لێوە لە گیانبازی و فداکاری نەسلێک لە شۆڕژگەران کە لەو پەڕی جەسارەت و لە خۆبردووی بەرەنگاری دوژمنانی خەڵکی ئێران و بەتایبەت نەتەوە بندەستەکانی ئێران بوونەوە. لەم نێوەدا کۆمەڵە یەکێک لەو حیزبانە بوو کە لە گۆڕەپانی خەباتی گەلی کووردا دەورێکی بەرچاوی بووە و هەیە. کۆمەڵان نەتەنها بۆ مسەوگەرکردنی مافی گەلی کورد بەڵکو بۆ دەستپێڕاگەیشتنی کرێکاران و زەحمەتکێشان بە مافی خۆیان و هەروەها یەکەم حیزبی ئاڵا هەڵگری خەباتی ژنان لە کوردستان بوو. بێگومان مێژووی پڕ لە سەروەری کۆمەڵە پڕە لە گیانبازی و فداکاری ژنانێکی شۆڕژگێر کە بۆ گەیشتن بە مافە ئینسانەکانیان خەباتیان کردو و لەم ڕێگەیەدا کەسانێکی زۆر گیانیان لەدەستاوە. ئەمە هۆکارێکی گرنگ بوو بۆ ژنانی هەڵسوڕاوی سیاسی لە شارەکانی دیکەی ئێرانەوە کە خەباتی خۆیان بە کۆمەڵەوە گرێ بدەن. یەکێک لەم کەسانە زارا دانشوەرفەزنی بوو. زارا ساڵی 1334 هەتاوی لە بنەماڵەیەکی شاری تاران چاوی بەژین پشکوت. ساڵی 1352 هەتاوی لە زانکۆی ئەدەبیاتی تاران و لە بواری دەروونناسیدا درێژەی بە خوێندندا. لەم ساڵانەدا لە بزوتنەوەی خوێندکاری لە دژی ڕژیمی شا چالاکانە بەشداری دەکرد. لە ساڵەکانی 56 بۆ 57 هاوکات لەگەڵ ڕەخنەگرتن لە مەشی چریکی خەباتی خۆی بە هەڵسوڕاوانی دامەزرێنەری خوێندکارانی شۆڕژگەر گرێدا.
لە ساڵی 58 بوو بە لایەنگری ڕێکخراوی پەیکار و ڕەزبەری ساڵی 58 با ڕەخنەگرتن لە ڕوانگەی ئەم ڕێکخراوەیە لەگەڵ ژمارەیەکی دیکە لە هاوبیرانی خۆی گروپی مەحەلی ئارمانی زەحمەتکێشانیان لە خوراسان دامەزراند کە دواتر هەمویان خەباتی خۆیان بە کۆمەڵەوە گرێدا و زارا دانشبەر لە بەهاری ساڵی 59 وەکو ئەندام وەرگیرە. زارا دانشبەر فەزلی لە 19 ڕێبەندانی ساڵی 60 لە کاتێکدا کۆمەڵێک بەڵگە و ئەسنادی تەشکیلاتی پێبوو لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەستگیر کرا، بەڵام ئەشکەنجەی درندانەی بەکرێگیراوانی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و نەیتوانی ورەی قایم و پۆڵاینی زارا تێک بشکێنێ و سەربەرزانە هەموو نهێنیەکانی تەشکیلاتی پاراست. کاتێک بەکرێگیراوانی ڕژیم نەیانتوانی ورەی بەرز و پۆڵاینی زارا بڕوخێنن، ئەویان بەیەدا مەحکوم کرد و بەم جۆرە زارا لە 26 جۆزەردانی ساڵی 1361 هەتاوی و پاش 4 مانگ مقاومەت و ئەشکەنجە لە زیندانی ئێوین گوللەباران کرا. زارا دانشبەر فەزلی بە ڕاوەستاوی خۆی هەتا دوایین ساتەکانی ژیانی و بە ورەی بەرز و پۆڵاین لاپەڕەیەکی پڕ لە شانازی لە خەباتی ژنانی ئێران و کوردستان تۆمار کرد. یادی بەرزە و ڕێگەی هەتا گەیشتن بە ئامانجە بەرزەکانی هەر درێژەی هەیە. بینەرانی خۆشەویست، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان هیوادارم کە بەدڵی هەموو لایەکتان بوو بێت تا بەرنامەیەکتر و تەوەرێکی تر ماڵەوە.